سڵاو ئایا مرۆڤ ئازادە لە هەڵبژاردننی ئەو دینەی ئێوە؟ ئایا دەرچوون لە دین لە نێوان خوێندنەوەی کۆن و نوێدا چمانایەکە گەێنێ؟ ئەی دەستور و یاساکانی عێراق چۆن چارەسەری ئەم گرفتیان کردووە؟ بینەرمان هەڵگەڕانەوە لە ئاین مێژوویەکی دیرینی هەیە و هەر ئاینێکیش بە جۆرێک لە جۆرەکان سزای داناوە بۆ ئەو کەسانەی لە ئاینەکە دەردەچن یان ڕاوەیەکی نوێ دەکەن. دەبینین کەنیسەی مەسیحی هەر کەسێک لە شێوازی تەفسیری کەنیسەی کاسۆلیک لایدا بوایە حکمی مەرگیان بەسەردا دەدا ئەگەر باوەڕداری ڕاستەقینەش بوایە و لە لووتکەی خۆیدا لە سەدەکانی 12 و 13 دادگای پشکنینی بیر و باوەڕیان دروست کرد و ژمارەیەکی زۆر دانا و بیرمەندیان سووتان یان داوای تۆبەیان لێکردن یان لە شار و وڵات دەربەدەریان کردن. لە ئیسلامیشدا بە هەمان شێوە هەڵگەڕانەوە سزای تایبەت بەخۆی هەیە، هەرچەندە لە قورئانی پیرۆزدا کە یەکەم سەرچاوی ئیسلامە حکمێکی ڕاشکاو نەهاتوە لەم بارەیەوە، بەڵام وەک ئاشکرایە لە فەرموودەدا کە بەلای مسلمانانەوە سەرچاوی دووەمی ئیسلامە چەندین دەقی ڕاشکاومان هەیە و زۆر بەشیان لە سەرچاوە هەر ڕاستەکانی ئیسلام واتە بوخاری و مسلیمدا هاتوون. هەروەها هاوڵانی پێغەمبەر و دوای ئەوانیش زانایانی ئیسلام بە درێژایی مێژوو هاوڕابوون لەسەر ئەوەی کەسی مرتەد دەبێ بکوژرێت، ئەڵبەتە لەگەڵ جیاوازیدا لە چۆنیەتی حکومدان و جێبەجێکردن. ئایا مرۆڤ ئازادە یان ملکەز لە چوارچێوەی تێگەیشتنی ئاینیدا؟ ئیسلام چۆن ڕاوەی هەڵگەڕانەوە لە ئاین یا گۆڕینی ئاین دەکات و لەسەر چ بنەمایەک حکومەکانی خۆی دەردەکات؟ ئایا ڕاستە کەسێک لە دین دەربچێت حکمی کوشتنی بۆ دەردەچێت و لەم دنیادا دەبێت سزا بدرێت؟ لەم حاڵەتەدا ئەم ئاەتەی کە دەڵێت زۆرملی لە دین دانیە چی بەسەردێت؟ مێژووی دەسەڵاتی سیاسی و ئاینی ئیسلام چیمان پێ دەڵێت و چۆن سەرەدەری لەگەڵ ئەم بابەتەدا کردووە و چۆن جیاوازی کردووە لە نێوان سزای دنیای و سزای قیامەتیدا؟ لەم ماوەیەدا زۆر کەسە بین مەسەن لەسەر تەلەڤیزۆن لەسەر منبەر زۆر بە ئاسانی حکمی ئیقتیدا دێن بەسەر خەڵکە کەسەر پێش دەڵێ ئەوەی کە مرتەدیش بێ بکوژرێ یا ئەبێ ماڵی لێ بسەندرێتەوە و میراتی بەرناکەوە و میراتی لە خەڵک ناکەوە ئیلا ئاخرەهی. ئیقتیدات هەروە ئاسانە حکومدان بە مرتەدی خەڵک. جارێ خۆی مرتەد خۆی چییە یعنی بەپێی فقه بەپێی شریعەت؟ جارێ ئەسڵەن ئیشی حکومدان لەسەر کەسێک کە مرتەددا ئەمە ئیشی خەتیبێک و ئیشی مفەکرێک و ئیشی نووسەرێک نییە، بەڵکو مەجموعی فقهی گەورە دەبێ هەبێت لە جنەی فتووە بڕیار لەسەر ئەوە دەدا لێکۆڵینەوە لەسەری ئەکات دوای ئەوەی کە هەموو بیان و پاسا و شبوهاتی کەسێک بۆی ئەڕەوێننەوە اینجا لە دوای ئەوە بڕیارێک دەدەن کە گونجاو بێ لەسەر ئەوە و حکومدان ئەمە وەکو فتوادان وەکو ئەوەی حکمیش چه حکمێکی بەسەردا جێبەجێ بکرێت ئەمە بۆ دەسەڵاتداری گەورەی موسڵمانە کە پێی دەگوترێت وەلی ئەمری موسڵمانە بۆ ئەو دەگەڕێتەوە بۆیە هیچ کاتێک بۆ ئاحادی یەک دقیقە پێت ببڕم حەزم کرد تعریفێکی مرتەد بکەین یعنی مرتەد خۆی چییە؟ مرتەد بە هەر کەسێک دەوترێت کە لە ئاینی پیرۆزی ئیسلام هەڵبگەڕێتەوە ئەویش بە قسە یاخود بەکردەوە یاخود بە گاڵتەکردن بەدین یاخود بە ئاعترافکردن یعنی جزئیەتێک لە دینیش مەثەلاً خۆی بە سەراحەت بڵێ من باوەڕم بە دین نییە بەخوا نییە بە پێغەمبەر نییە صلی الله علیه و سلم بە زیندووبوونەوە نییە مسلمان بووم و ئێستا وە کافر بووم ئەمە خۆی اعتراف کات ڕوکنێک لە دین مەسەن ڕوکنێک لە دین غەیری شەهادەتین هیچ یەکێک لەوانە ئیجماعی زانایانی لەسەرنی کە خەڵک پێی مرتەد بێتەوە بەڵێ دەربارەی نوێش خلافی زانایان هەیە و معلومە و کەسیش ناتوانێت یەک لای کاتەوە کە لە بینی ئەوەی ئایا کافرە یاخود کافر نیە بەڵام بڵێ غێری ئەوکانی تر کەس ناتوانێت بڵێت من بەڵگەی یەکلاکەرەوەم بەدەستەوەیە کە مرتەد ئەو کەسێک کە نوێژ ناکەن یان ڕۆژوو ناگرێ یاخود زەکات نادا کافرە وە مرتەد و هەڵگەڕاوەتەوە. با بڵێن حکمی مرتەد لە ئیسلامە خۆی چییە؟ حکمی مرتەد چی ئەتوانێت تەنفیزی کرد؟ بەنسبەت فتوادان لەسەر ئەوەی کە کەسێک لە مینبەرەوە فتوا بدا فڵانە کەس مرتەد بێتەوە بیکوژن بە هیچ جۆرێک ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئەمەدا نییە. حکمی مرتەد لە ئاینی پیرۆزی ئیسلامدا واضح و ڕوونە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکات. ئەوانش کە نکۆڵی دەکەن و ئەوەکو ئەو کەسانی کە ناوی خۆیان ناوە قورئانیەکان یاخود ئەوانەی کە پێیان دەوترێت ڕۆشنگەر و دەیانەوێت فکر و بۆچوونێکی تازەیان لێکدانەوەی تازەیان بۆ دەقەکانە بێت باوەڕ ناکەم بە هیچ جۆرێک بەڵگەی ئەوەنە بەهێزیان بەدەستەوە بێت ئەم مەسەلەیە یەکلا بکەنەوە. بۆیە چونکە حەدیثی صریحمان هەیە بەڵێ لە ئاەتی قورئانی پیرۆزدا بە ئاشکرا بە سەراحەت نەهاتووە بە ئاەت نەهاتووە لەسەر ئەوە کە کەسێک بکوژرێت لەسەر واتە عقوبەی دنیایی بۆ دانەدراوە عقوبەی ئاخرەتی بۆ دانراوە وەکو
حكمەکەی لە حەدیثی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هاتووە دوو حەدیثمان لەبارەیەوە هەیە یەک لەوانە لە بوخاریدا هاتووە کە دەفەرمێ من بدل دينه فاقتلوه ئەوەی دووەمیشیان کە دەفەرمێ لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث یەک لەوانە دەفەرمێ التارك لدينه المفارق للجماعة بۆیە ئەگەر بمانەوێت تەفسیری باش و ڕاستی مرتد بکەین مرتد ئەو کەسەیە کە لە حەدیثی دووەم تەفسیری شەرحی حەدیثی یەکەممان بدەکە بەس ئەو کەسەی کە واز لە دین دێنێ خۆی لە ناخی خۆیدا ئەمە نەحکمی مرتدی بەسەردا جێبەجێ دەکرێت و نەدەکوژێت بەڵکو دەبێت ئەم دوو خەسڵەت وەصفەی تێدا بێت یەک لەوانە واز لە دینەکەی دێنێت دووەمیشیان المفارق للجماعة لە کۆمەڵگای مسلمانان جیا دەبێتەوە واتە ئیش دەکات بۆ غەیری منهج و پێڕە و پڕۆگرامی مسلمانان ئەمەش کە مەجال بدەیت بمبورە مامەسابە تەوزیح بێ لای بینەر يعني پێت وایە مرتد ئەو کەسە ئەبێ لە کۆمەڵی مسلمانان جیا بێت و دژی مسلمانان بجەنگێ ئەنجا مرتدە ئەو کەسەی کە هەڵەگەڕێتەوە خۆی مسلمان بووە بەڵام مسلمانێک سەرەتا مسلمانەکەی ڕاستەقینە بێ ئێستا زۆرێک لە ئەم میلەتەی ئێمە مەثەلەن کۆمەلگای ئێمە زۆربەی کۆمەلگاکان خەڵکەکە بە فیترەت مسلمان بووە بەڵام شتێکی وا لە دین نازانێت شتێکی وا لە دین نازانێت بۆیە من لە دایک و باوکۆ مسلمان بۆیە قەت ناتوانرێت بەوانە بوترێ مەثەلەن کەسێک کە هەر لە ئەسڵا کە لە دایک و باوکی بە هەویە نووسراوە مسلم ناتوانانی کاتێک کە نوێژ ناکە بڵێ مرتد بووتەوە مرتد نەبووە بۆچی چونکە ئەسڵەن ئەمە لە دین جوان تێنەگەیشت مامەسا بمبورە بەپێی فقهی کۆن با بڵێن فقهی ئەهلی سونە و جەماعەش کەسێک لە دایک و باوکیی مسلمان بێ ئەگەر مرتد بێ ئەکوژرێت نەخێر بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک ناکوژرێت بۆچی چونکە خۆ دەبێم کەسە لە شتێک تێگەیشت بێت لە شتێک تێگەیشت بێت ئینجا دوایەوە تۆ بڕیار دەسێت ئەسڵەن لە ئیسلامدا نەزۆریکردن لە دیندا هەیە لا ئیکراهە فی الدین و نە واشی لێ ناکرێت بە زۆری خۆی ئیقراری بەسەر شتێک پێ بکرێت و چی بکاو چینەکە مرتد کە ئەمڕۆ لە ڕاگەیاندنەکاندا بەتایبەت زۆر گەورە کراوە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام من دەمێ دەرفەتم بدەیت دووسێ قسە لەسەرەوە بکەم زۆر گەورە کراوە لە ڕوویەکەوە کە ئیسلام دینی کوشتن و بڕین و عنف و شدت و لەناوبردنە بە جۆرێکەوە تا کە مسلمانی هەر دەتکوژێت کە مسلمانی هەر دەتکوژێت ئەگەر سەیری مێژووی ئیسلامی بکەین کاگە سۆرانجان کە کەمینەیەکی زۆر کەم لە مێژووی ئیسلامیدا ئەسڵ خەڵک هەڵگەڕاوەتەوە لە دین کەمینەیەکی زۆر کەم بەڵێ لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسانێکە بوو زەکاتیان بڕیاریان دەکتیان زەکات نابدەوی شوبهەیان هەبوو بەڵام بە درێژایی مێژوو سوپاس بۆ خوا کۆمەڵگەی مسلمانە خەڵکی زۆر بەکەم لێ هەڵدەگەڕێتەوە بۆچکە دینێکی فیترەتە دینێکی پاک و جوانە بۆیە خەڵکەکە زۆر لەوە ترساوە یان وێنەی ناحەزانی دین وێنەیەکی وا بۆ ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە دەکەن کە وێنەی عنف و شدت و توندی لە کاتێکدا لە دیانەتەکانی تر زۆر زیاتری لەوە تێدا کە دەرفەتم بدەیت بەس لە زۆرتر ئیثاری ئەم شتانە زیاتر لە لای جوولەکە و گاورەوە دەکرێت یەهود و نەسارا دەکرێت کە شتەکانی ئەوانت بۆ بخوێنمەوە کە چ جۆرە عقوبەیەک بۆ مرتەددان دراوە لە عەهدی قەدیمدا لە سفر التەثنیە ئەگەر عەرەبیەکە لەوانەیە کاتی بە بخوێنەوە ئیدا ئەظەلەکە سرڕەن دەڵێ گەر هاتوو برات کە برای دایک و باوکیتە باوکت خوشکت خزمی نزیکت بیری چاواشەی کردی گومڕای کردی بۆ ئەوەی کە دینێکی تر بپەرستی خواپەرستی بکەیت خوایەکی تر بپەرستی ئەوە بە هیچ جۆرێک بەزەیت پێدا نەیەتەوە و بە جۆرێک هیچ بۆی مەپۆشە بەل حتما تقتله إلا دەبێ خۆت بیکوژی لە ئینجیلی یوحەنادا دەڵێ یطرحونه في النار فيحترق هەڵدەدرێتە ناو ئاگر ئەو کەشەی کە مرتد دەبێت و دەشت و تێن ئەتوانین جیازی بکەین لە بینی مرتد لەگەڵ کەسێک کە دینەکەی مسلمانەوە بێتە مەسیحی مەسەلەن لێرە هیچ جیاوازیەک هەیە ئەمە یەک شتە یەک دوو ڕوو یەک ڕاستیە تۆ کە مرتد ئەو کەسەیە کە مسلمان بووە دوای وازی ئیسلام دێنێت وازی لە ئیسلامەتی دێنێت ئەمە ئەو کەسێک کە دەبێتە دەڵێ باوەڕم بەخوا بە ڕۆژی دوایی و بە پێغەمبەر صلی الله علیه و سلم و بە هیچ شتێک نییە پێشتریش مسلمان بووە بە تێگەیشتوی خۆی بە جوانی تێگەیشتووە ئێم کەسە خۆی اعتراف بەوە دەکات کە من مرتدم واتە پاشگەز بوومەوە لە ئیسلامەتێکم لەم حاڵەتە حکومەکەی بڵێن حاکمی مسلمان بە کوشتن حکمی بەم شێوەیە ئەوەی هەیە بمبورە لە مەسەلەی ئەوەشدا بە کوشتن بڕیار دەدا ئەویش دیسان وەکووتم لەسەر ئاحاد و تاکتاکی هیچ خەتیب و بانخواز و کەسایەتێک نییە کە فتوا بدا بۆ لەسەر ئەوەی کە فڵانە کەس مرتد بێتەوە ئەمە یەک دوو بەڵێ لە بەڵام لە دینی جوولەکەداوە هەیە دەڵێ مەیدە کەسی تر خۆت بیکوژە ئیمان لە بنەڕەتدا بریتیە لە پەیوەندی نێوان تاک و خوا و یان هەر جۆرە تێگەشتێکی تر بۆ داهێنەری گەردوون هەر بۆیە بە هیچ جۆرێک دامەزرا و یەک ئاست و نەگۆڕ نییە بەڵکو مرۆڤ بەردەوام لە پرسیار و بە دوواداچوون و گوماندایە
دەپرسین ئایا دەشێت پیاوانی ئاینی یا بانکخوازان لەسەر منارەی مزگەوتەکانەوە حکمی لە دین دەرچوون و هەڵگەڕانەوە بەسەر خەڵکدا بدەن لە کاتێکدا کەسێک بۆ چوونێک یا تێگەشتنیشی تایبەت و پێچەوانە هەبێت؟ ئەی مانای سەربەستی مرۆڤ لەلایەک و دەرگای گەڕانەوە لەلایەکی ترچی دێت؟ لەم فترەیەدا لەم ماوەیە لە وتی منبەر پیا بوو، سۆشیال میدیا پیا بوو، یاعلام پیا بووە، لە ئاسانترین شتە کۆمەڵە کەسانێک فلانەکەن مرتد دەکەن، فلان لە دین وەرەگێڕن، فلان لە دین دەرەکەن. هەروە ئاسانە خەڵک دەرکردن لە دین بەوەی کە باوەڕی بە ڕوکنێک لە ڕوونەکان نیە، یا تەفسیری ئاەتێک بە شێوەیەکی تازە ئەکا وەک زۆر لە مفەکرەکانی ئەمسن. هەروە ئاسانە یعنی هەموو کەس بە ئارەزوو خۆی ئەم عالەمە لە دین دەرکا و جاوەکو لە دینیشی دەرەکە یەکسرەڵێ ئەبێ میراتی لێ بسەندرێتەوە، ئەبێ ژن و ماڵی لێ بسەندرێتەوە، ئەبێ لە ملی بدرێت تەواو. پێشەکی پێویستمان بەوە هەیە کە ببزانین حاڵەتی پاشگەزبوون یا کەسێ مەسەن دوودڵبوون بەرامەند بابەتێکی ئاینی شتێکی ئاساییە لە کۆمەڵگەیەکی مرۆڤیە، چونکە مادام کۆمەڵێکین کە لە ئینسان پێکات، ئینسانش خاوەنی ئایدیا و بۆچوون و تێکستەکانە کە لە ڕووی فێربوون و تێگەشتنەوە فێری دەبێت دەگونجێ بە پێشکەوتنی ڕۆژگار ڕۆژێ لە ڕۆژان لە کۆمەڵە بابەتە گومانی بۆ دروست بێت. لەبەرەوە لە ڕاستیدا ئەمە تەبیعی و سروشتیە. مەیە خاڵی دووە میشم بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت لە ڕاستیدا مافی ئەوەمان پێ نەدراوە خەڵک کافرکەین، چونکە کافرکردن و بێبڕاوبوون قەنەعەتە، ئەبێ خۆی کەسەکە دەری بەڕێوە ڕاستەوە خۆ دانی پیا بنێ و لەناو خەڵکا بڵێ من بڕوان بۆ بابەتە نەماوە، نەک بن بێم خۆم لەسەر مینبەر یا دەستگایەکی مؤسسەیەکی ئەعلامی بکەم ئەس مینبەرێک بۆی کە خەڵکی پێ کافر بکەم. ئەوە دەسەڵاتێک نەدراوە بە من، خوای گەورە نەداوە بە ئینسان مرۆڤێک کافرکە. لە قورئانی پیرۆزە ئەگەر سەرنجی هەموو دەقەکانی قورئان بێت، خوای گەورە کە باسی بێبڕاکانەکە بە جملەیەکی هەواڵی باسەکە ئین الذین کەفڕوا، ئەوانی خۆیان بێبڕاکە، نافەرمی ئێمە کەفەرناهم، ئێمە کافر ماکردن، چونکە کافر بوون بڕوابوون قەنەعەت و پیربڕوای ئینسانە، ئەبێ خۆی بۆ خۆی دانی پیا بنێ و خۆشی تعبیر لەو بۆچوونەی خۆی بکە ڕاستەوە خۆ لە بەدەمی خەڵکی ئیقراری پێ بکە. ئەگەو کاتە وای وەکە خۆی کافر کە و کەسەکە بێبڕوا بوو، کاتە من پێڵم کەسەکە خۆی کافر کرد، نەک من بێبڕوام کرد بێ. باشە کە خۆی کافر کرد دوای ئەو چی لە ڕاستیدا کەسێکە خۆی بێ بڕواکە یا مەسەدانە لێبێ بڕوابوونی خۆیان لێدا کۆمەڵ وا نەڵین بڵین کەسێکڵە من نوێژ ناکەم یا ئەو ئاەتە پێم وایە وان نیە، ئیمانم بە حەدیث نییە، ئەمانە خۆی نەوت و من کافر بوو، هەر لە چوارچەوەی ئیسلامە باوەڕی بە بازشت. لە ڕاست ئەوەش پێویستی بە کۆمەڵک هەنگاوە هەنگاوی یەکەم ئەرکی زانانە کە بۆچی ئەم کەسە گومانی بۆ دروست بووە و یەکەم ئیشیانەتانێکە ئەو گومانەی کە دروست بۆمان ئەمان بە ڕاستکەنەوە. ڕاستکردنی گومانەکەش پێویستی بە زمانێکی دوور درێژ هەیە و هەروە بە خوێندنەوەیکی زانستیانە هەیە و بە دانیشتن لەگەڵا گفتوگۆ هەیە، نەک بە معنە ئەوە بێ کە ئێستا کەسە دانی نابەوەدا یەکسەر زەمە لەبەر دەما کوتکەینەوە خێرا بڕیاری لەسەر سدارەدانی بۆ بدێت، چونکە بڕیاری کوشتن لەسەر ئەساسی ئەم جۆرە بابەتان لە ئیسلامدا نییە، لا ئیکراها فی الدین کە ئاەتێکی قورئانی قاعدەی گشتیە ئەگەر ئەمە وا تەفسیر ئەم ئاەتە معنای قورئان بێ تەفسیری قورئان بێ ئاەتی قورئان بێ دەبێت لە کۆمەڵگەدا ئەو کەسێکی گومانی بۆ دروستەوە لە هەر بابەتێکی ترا ئەوەندەی زەمن بدەیدرێتێ کە لە ژیانیە بتوانێت ئاراستەکەی خۆی ڕاستکاتەوە بەرەو ویزگەیەکی باش ئەمە لە مێژوومە ئەومان نییە بەو شێوەیە وایە زانایان کاتێککە ئیشتیادەکەەوە لە ژێر ڕۆشنایی کۆمەڵە دقا ئیشتیادیان کە یەک دقیان هەبووەکە فرمودا فەرمە بەدە لە دینەوە فەقتولوه، ئەم فرمودەیەک ڕەهەندێکی فراوانیان پێداوەک بۆ تەفسیرکردنی دقە قورئانیەکە کە ئەفەرمێ لا ئیکراها فی الدین، بۆ یەکە لە ژێر ڕۆشنایی ئەمە باوەکە زانایان ئیشتیهادیان کردو و دواتر هاتن قۆناغیان داناوە بۆ جێبەجێکردنی مەمەدە لە دینەوە فەقتولوه. بەڵام ئەگە سەرنج بین بەڕاستی ئەم ئیشتیهادی زانایانە ئەگونجێ زەمینە و ژینگەیەکی دەبار هەبوو بێ لەو سەردەمەدا کاریگەری هەبوو بێ لە چۆنێتی بیرکردنەوە لەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە دابڕینیەتی لە چۆنیەتی و کوێیەتی و چەندێتیەکەی، چونکە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێک کە وتراوە لە بەرەکانی جەنگ وتراوە، ئەمە کاتێک نەبووە کە لە کاتی ئاشتی و لە کاتی سینما وترابێ، ئەمە حاڵەتێکی تایبەت بوون بە حاڵی تایبەتی پێغەمبەراتی کە سیفەتێکی تایبەتی پێغەمبەراتی خۆی هەبووە. من لەمە ڕائەوەسم قسەی تر هەڵەگرێت چونکە حەدیث ترمان هەیە التاریک لدینه، بەڵام هێمە سەر ئەو لەم من بەدەلە دینه فەقتولوه پێم وایە ئەمە جۆرێک لە تێکەڵاوی هەیە لەم حەدیثە فەرمێ من بەدەلە دینه، یعنی مسلمان بێ بە مەسیحی، ببێ بە زەردەشتی، ببێ بە شوزانم جوولەکە، ببێ بە هەر شتێک لەم شتانە. ئەوە جیاواز لەگەڵ پێم وایە جیاواز بێ لەگەڵ مرتد کە باوەڕی بە شتێک نامێت یا هەرواز لە دینێنێ. پرسیارەکە لەمەدا بۆ کە مسلمان بێ بە مەسیحی ئەبێ بکوژرێ، ئەی بۆ مەسیحی ئەبێ بێ بە مسلمانیان
بەڵێ لە ڕاستیدا ئەم قسەیە کە فەرمی بۆچی بە کوژرێ پێم وان نابێت بە کوژرێ قەناعەتی خۆماتانە چونکە بۆچوونی زانایان ڕەحمەتی خۆیان لەبێ خوا بێتە چەند بەشێکەوە بەشێک لەو زانایانە کە پیان وایە بکوژرێ ئەڵەن دوایەوەی کە ئێمە ئیسباتی حوجەی لەسەرەکەی نەبێ داوای لێ بکرێت کە تۆبە بکە وابێ ئەو وەستانی بۆ ڕوونکەینەوە ئەگە ئەم جار قەناعەتی نەکرد ئەو کاتە ئەمە بۆچوونی بەڵام بۆچنێکی زانایانمان هەیە کە ئیموسیدون و مەسەلیکەڵی ئیبراهیمی نەقعی و ئەمانن پێکەوە پیان وایە ئەڵێن تاکو لە ژیانە ماوە ئەبێ ئەوەی زەمن بێت تێکە ئینسانە تۆبە بکات چووکە دەرگای تۆبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای گەورە کراوەیە قەت داناخرێ لەسەر ئینسان هیچ کاتێک ئەگە تۆ براری کوشتن دا دەرگاکە داخسۆ لەسەر ئینسانەکە و دواتریش ئاەتەکەت قرآن كافر لا إكراه في الدين بيشوانا تنفيذ ذكر أصلا نبي قرآن آياتك فيما لا فرم لا إكراه في الدين أيتوني أما الدين لسا إنسان كتسكي كينو الزمن اللي كنت كينو الله بكشري بمدون ما مسخو مثلا هالأونية من مسلمان بوم مثلا لتماني تشل صالح لهجدة صالح مسلمان بوم دعاء أبمو أبا مسيحنا من لديكو باوشك بإرادي خون بمسلماني لديك بوم كجورا قناعة ما بما زرتشتي مثلا لو شهر ديسان همان يعني علماء الإسلام همان قصاك أو كسيك لديك باوجي مسلمان لديك بكشري بلا لراستي دا مكو بيان مدي بابتكا أم بس يكشنا تيكل كدنيك لنواني حالتي كي حرب وحالتي سلمة جوازي أم دوشتان نكدوا ئێمە کۆمەڵگەیەک مانەیە کەسێکەیە بۆ خۆی ئەژی لە ژیانی خۆی ئاسایی ئەژی و دینێکی خۆی هەڵبژێرێ بە ئازادی خۆی کەسێکیشمانەیە ئاینێک هەڵبژێرێ بەڵام ئەو ئاینە کاتە ئاگر بۆ کۆمەڵگە زەرێکی زۆر گەینە بە نیشتیمانەکەت بەقاکرد بە وڵاتێ ئەمە شتێکی تر لەگەڵ ئەوان دوشتە جیاوازن بۆیە ئەم وەرکردنەوەیکی پێویستە کەوتویانە باسی مرتەد دەکرێت باسی مرتەدێکمانەیە جوزئیە مرتەدێکی کولیمانێ مرتەدێکی محارب هەیە مرتەدێکی غێر محارب هەیە ئەو کەسێک کە مرتەدا لە بابەتێکا مرتەدا ئەمە جیاوازە لەوەی کە بابەتە لە هەموو ئیسلامە گومانی بس أنا ما مسك أخوي وقت الكلمة مرتد يعني شحنيتي سلبي هيك أم كسيتر نازل بون منا لمجتمع ما صدقش ولا كونغي إسلاميين معه عوام واحد عابرين كسر قال لنا بازين إسلام ده تقدروا وشيء مرتد أو توظيف كراوة معنا والله مهرتوني كان توظيفي كان ما ملكي لا لو شرعي شريعتي إسلامية ولا قرآني في وزق سلنجبين باسي مرتد ما بوكا والله باسي كوستنيناكا باسي زي قيامتي ما بوكا زي دنيا شيء هتانية لقرآني في زي دنيا شيء لقرآن حتانية ناس زي قيامتي نبي أجر سنجي أم آية قرآن كمين كابو أما خوي قرآني في وزر عندك فرعوني داوا بإيمة كبير ما نالي ما ملك المرتد على أساسي لوجيكا لس أساسي منطقة لس أساسي الرمكنوية بويك زانا رحمة إخوان اللي بيأخوك إبراهيم نقي عوانا بيانوا يعلم كمال وظيفة هي بيسا يكم بيكن يكم أو كسب وشي مرتد بو ببرسين هو كاركيتشيا هو كاري ارتدادك جونجي بشكي لزانكا بك خطابك بو خلقي لا باز بخوي شاكا بشكي شي جونجي أبيه لو كانت عرضي أو عينيك لو سدماكري بس باني وسدمانية كابويا كسكان برامركات حالينا بولتو أو دينيك عرضك أو لو لقلتر أبيني بو عين بيكا بيستكاتو أو شاكي باش يدك كسيك هي أو كسيك مرتد ولا أساسي علمي مرتد بوتوا بينما كي زانستي هي أم بينما زانستي بيت وبيت وكو إسلام دين لقل عينا دجي أكترنين هيك كاتك نبو عين بلا من رد بابتك حقتك علمي ردك مو دەستور و یاساکار پێکراوەکانی عراق و کوردستان چۆن سەیری گۆڕینی ئاین یا دەرچوون لە ئیسلام دەکات وەک گاشکرایە ئیسلام ئاینی ڕسمی وڵاتە و لە چوارچێوەی ئەمدا نیزامی گشتی و ڕەفتارەکان پێناسە دەکرێن بەڵام لە هەمان کاتدا پابەندبوون بە دیموکراسی کە بنەمای ماف و ئازادیەکانی مرۆڤی هاوچەرخات چی بەسەردێت ئایا یاسا سەیری ڕەفتاری مرۆڤ دەکات یان بیر و باوەڕ و بۆچوونە ئاینی و سیاسیەکانی وەکو دەرەکە لە دەستوری عراقیە أو دستوري عراقي مرجعك شريعة إسلامية يا شريعة إسلام يا شكل مصدر سعودي سركتي ولا قانون يا ساي عراقية يا ساي هرمي كردستان يا بروجي دستوري هرمي كردستان يا دستوري عراق اشتكي بناوي هالقرانة ولا دين بمعنى يكم يعني سبارب بخالي يكم كبيندي بالردوه هي لقانون عراقي قانون بلي هم يا سبر كركاني عراقي ولا دستوري شو بخوارو دقيقي تدانية لسر أو كسك اعتقادي خوي بقور بشخصي بلام أم اعتقادا نية تدرو بتصرفي شي قانوني يا بشتكي سياسي يا بدرس كلمي جمعية يا بدرس بمسألة نشاطك السياسي بشري قانون ناقر بدو يخلق بزان خلق اعتقادي شيء وشينا صدان خلق هي اعتقادي شيء تبردم بس أقر لسر إعلام قسيكر مثلا لسر إعلام قسيكر أو كاتا أشد بابي أو آية أو شخصي كأم قسيه دكا بابي قانون عقوبات بون منا أم شخص آية سكايتي بأين كان دكات يعني مجرد تعبير لسر راو وسوني خوي دكا
وەکو بەشێک لە ئازادی خۆی چۆن ممارسی ئازادی خۆی دەکات ئەم مۆزوع ئەگەر ببرێتە بەردەم محکەمە و کاتە بە پێی قانون مامەڵی لەگەڵاکە بەڵام ئەگەر مۆزوعەکەش مۆزوعێکی فکری مەفتوح و کراوە بێ و کاتە مۆزوعی فکر و ناکرێت سەر فکر خەڵک محاسبە بکرێت بەڵام لەبیرمان نەچێت کاک سۆران ینی لە دەستوری عێراقیە نەسێکمان هەیە کە ئەڵێ نابێ هیچ جۆرە دەقێک سند بکرێت تەشریع بکرێت کە لەگەڵ ساوابیتی ئیسلامە دژاوانەی تداوێت ساوابیتی ئیسلام بە معنای ئەوەی ئەو کە هەموو گروهی مسلمانان لە دنیادا کۆکن لەسەری و مەسەلەی ئیمان و کوفر مەسەلەیەک لەو مەسائلانەی کەم کۆکن لەسەری دروستە هەندێک شت هەیە تەفاسیل هەیە کە بەچی ئینسان کافر و کافر نایە بەڵام لە ڕاستیە ئەمە ئیشی نەدەستورە نەئیشی قانونە بڕیار بە کاوکی معتەقەدی و چێنیەتی وەکو شخصێک ئەڵێ من ئەتایستم من ملحدم بێدینم بەڵێ یاعلانیەکە کە بێدینە ئەو لە قانونە هیچ شتێکی هیچی هینەچینە هیچ عقوبەیەکی نیە مثل محکەمە عادەتی دەستگایەکە دائەندێ بۆ حەسمی خلافات بۆ جێڕانەوەی حقەکان بۆ خەڵکانێکی دیکە بۆ وەڵامدانەوەی شەکوایە لە حاڵەتی وایان نەخێر دەستور نەدەستور تدەخلەکە ئەمە بە پێی شەرع مەسەڵەن کەسێک ئەوەی ئەعلانی بکە ئەکوژدێ با بڵێن بەڵام خۆی ئەو مۆزوع کاک سۆران ئەگەر بێت و ئەم شخصێکی ئەعلانێکە ئەڵێ من ملحدم بۆ نمونە خۆی تەرشیحەکە بۆ ئەندامی مەجلسی نوێ عێراقی شخصێک نابێ ملحد بێ خۆی تەرشیحکە بۆ ئیعلانی ئیلحادکە و خۆی تەرشیحکە بۆ موقع مثلا موقعی سیادی بۆ نمونە وەکو وێنەیە هەر چەند دقیقمان نییە عیلاجی و حاڵەتی بۆ شوازە کرد بێ بەڵام قسەکە لە لەسەر ئایا ئەو ئیعلانێک ئەو دەیکات ئەبێ بە تەسەڕوفێکی قانونی بۆ نمونە شخصێک ارتدا دەکات ئەڵێ من باڵێن ئەڵێ من اعتقادم بە ئیسلام نییە ئەڕۆمە سەر ئاینێکی دیکە یان هیچ ئاینێک قبول ناکەم من بۆ خۆم بۆ نمونە ئەم شخص ئەگەر بڵێ من ملحدم بچێتە بەردەم محکەمەی ئەحوالی شخصی بڵێ من ممارەکەم ژنەکەی مسلمان بێ یان ژنەکەی مەسیحی یان ژنەکەی هەر شتێک بێ بەڵام پیاوەکە بڵێ من ملحدم یا بە پێچەوانەوە محکەمە ئەم ژنە مارە نابڕێت چونکە مەسەلەی ئیمان لە ساوابیتی دینەوە لە ساوابیتەکانی دینیش نظامی ئامە نابێ حاکم ئەو جۆرە زەواجە کاتە یان ئەگەر کەسێک بڵێن ملحید بێ ژنی لێ مارە ناکرێت ئەگەر ئیعلان ئەگەر بیکە بڵێ بە جەنابی قازی بڵێ جەنابی قازی من مسلمانی یا چی بالعکس ئەگەر حاڵەتی زەواجیشە ئەگەر بێت و بڵێ من ملحدم لەم لەحزەیەوە لەو لەحزەیە ئەو ژنە بۆی هێداوی تەلاقی لێ بکات و زەواجی باتڵە بێت زۆر باشە من ئێمە سەر پرسیاری دووەم کەواتە بەپێی لە قانونە لە دەستوری عێراقی و کوردستانی پرۆژە دەستوری کوردستانیش باسی ڕێدەیتیانێ و بەو حکومانەی ترکە هەیە باش با من هەر ئەو قسەش بەو معنای کەسێک اعتقادی خۆی بەڕێ خەڵک بدوایە بڕۆ ئەی کوژم ئەوە شتێکی وانە هیچ قانونێکی عێراقی معالجەی دوای گەڕێمەوە سەر پرسیاری میرات و شتەکەش پرسیاری دووەم ئەوەی مەسەلەی دینگۆڕین ئەمە کەسێک کە مرتد بێ جیاوازە بەس دین مەسەلەن کابرا مسلمانە ئەبێتە مەسیحی ئەبێتە زەردەشتی ئەبێتە جوولەکە چ زانم هەر دینێک کە خۆی هەڵێ بژێرێ یا بەعکسە و کابرا مەسیحیە ئەبێتە مسلمان لەم حاڵەتەیە چۆن خۆی لەم حاڵەتەیە لە قانونی عێراقیە ئەو کەسی کە لە ئاینێکی تری هەیە ئاینی نێو ئەبێتە مسلمان ئاینەکەی لێ وەرەگیرەوە حجەیەک هەیە لە مەکان پێوتورە حجەی ئیشهار حجەی ئیشهار ینی بەڵگەی ئیعلانکردنی ئیسلامەتی ئەم کەسە ئیتر وەکو کەسێکی مسلمان تەعاملی گەڵا کرد بۆ تەطبیقکردنی یاساکانی ئەحوالی شخصی لەبەرێکەوە پێویستە ئەو کەسێک کە ئەو یاسایە دەیگرێتەوە مسلمان بێت لە بەدایبەتی بۆ مەسائلەکانی میرات و مەسائلەکانی بڵین زەواج و قەزەیان چکان پەیوەندی بە حەڵال و حرامەوە هەیە دەبێت ئەو کەسە مسلمان بێت بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێ عملیەکە شخصێک بڕات سەردینێکی دیکە یان ئاینەکەی بگۆڕێ ئەوە دەبێتە سەبەب ئەگەر مسلمان بێ و بێتە مەسیحی ببێتە مەسیحی ئەوە بۆ ئیعلانی نەکاتەوە اعتقادی خۆیەتی کەسی عێراقی نییە بینی خۆی خۆیەتی بەڵام ئەگەر ئیعلانی بکە بەتەئکید هیچ جۆرە تەسەڕفاتێکی لەسەر ئەساسی ئەوە لە بەردەم محکەمەی شخصیە بۆ ناکرێت عقوبات لعقوبات كبوي نكره هيك شيء نكيني يعني لا مثلا حكم سجن كري زندان حاليا لمنظومه ياساي هريم كردستان وعراق دقيق مانيه بلا كسك دينك خوي غوري برو بيكش بس ممنوع كسك مسلمان بيت مسيحي اما اجراءاتي بناكره قانوني بناكره بس دائري نفوس هوين حياتي زواج يعني القانون يلا الدستور بس هناك ممنوع كسك مسلمان بيت دينيشتر دينك يبقى اخو او لو نصي دستور كدليه ما دي دو كدليه نابه هيج جوره قانون يكسن بكره تعارض اللي قال شرعي اسلامي بمعنى شرعي اسلامي نظامي عامه نابه اتفاق بكره بهيج شوازل بين دو كزيان زياتر لسر بيرچوانه ايش كردن لقل ثوابت اسلامه نص دستوري كما شوازه عليه بو معناها شه هيئه تشريعي عراقي شه برلماني كردستان شهر ده مدزغايك الرسمي نابه يا سايق دركا بيرچوانه احكام كان شرعي اسلامي به لو شتاني كبيان دو ثوابت ديني بەهر لەم چوارچەوەی ئەم بابەتی خۆما بمێنمەوە بۆی فریا بکەین با بڵێن کابرا کە ئەبێتە مەسیحی مسلمانەوە ئەبێتە مەسیحی مەمنوع عەلەیه باشە ئەمە تەبیعاتی تری هەیە بۆ نمونە یا ئەبێتە بێدین هەر مرتد بەو معنای کە ئیعلانی وەکە کە من ئیمانم بە نوێژ نییە با بڵێ بەڵێ یا ئیمانم بە ڕۆژوو نییە یا
ئەوانەی کە لە شریعەتا پێی ئەوترێ من المعلوم في الدين بالضرورة أو هاشتشتر بەپێی قانون ئەمە کەسە مثلا لە میرات محرومە کرێ میراتی بەردایک و باوکەکەشی ناکەوێت کە مسلمانە من طبعا شد ضمن احكام شرعيه اسلاميه كاكسورا آخر لە قانونی عراقیە القانون العراقي شبه القانون العراقي لاحوال الشخصيه لما احكام مواريث احكام ميراث تحديدا لما دي صوصي قانون مدنيه يشكل لبرجكاني نظامي عام يعني او نظامي عام او سيستم ياساييه او مجموعه ياساييه كبشده بس بكمالك بنماي اخلاقي يان ايني يان كمالات يا هميان بيكو يان سيادي دولت كناكري هيج كسك بريار بلا سر مخالفه هو شبه خوي تشل باتفاق للكسر جديد لبرو موضوعي ميراثي شكله حالتنا او كسي احكام شرعيه اسلامي كسي كدين كي دغور صبر يا رجال او مساله لا قانون شبه ما شويه ئەگەرچی هەڵگەڕانەوە لە ئاین تەنیا تایبەت نییە بە ئاین ئیسلام و لە مێژووی ئاینی یەهودی و مەسیحیدا و لە قۆناغێکی دیاریکراوی مێژوویدا ڕاوەدووی ئەو کەسانەنراوە کە بیر و بۆچوونیان جیاواز بووە، بەڵام ئەمڕۆ لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتیدا بڕوا و ئیمان وەک بوارێکی تاکە کەسی و ناوەکی سیر دەکرێت و هەموو بیرێک شایەنی گفتوگۆیە.